ئەتوانی بە چنێک کات بگەی بۆ ئامانجای خۆت دەستنیشانە کردووە لە دوای ئەوە کاری تر بە ئەنجام بگەینی و پاشان خەڵکی ترمانێ بەڕێزانی reach work on time it helps you to plan your day better. ئەم خاڵیان یەکێکترە لە خاڵە گرنگەکان بەڕێزان گەیشتن بە کارەکەت reach work on time یعنی گەیشتن بە کارەکەت لە کاتی خۆیدا as it helps you plan your day better وا لێکات هەمیشە مەسەلەن ڕۆژەکەت باشتر بێ بەڕێزان یعنی یەکێک لە بنەماکانی کارکردن ئەوەیە یاخود یەکێک لە بنەماکانی بەڕێوەبەری سەرکەوتوو ئەوەیە کە هەمیشە چییە هەمیشە لە کاتی خۆیدا ئامادە ئەبێت بۆ ئەنجامدانی کارەکەی یعنی تۆ تەماشا بکە بەڕێوەبەری سەرکەوتوو چێن بەڕێوەبەری سەرکەوتوو ئەو کەسانن کە هەمیشە 5 دقە بۆ 10 دقەیەک لە پێش کاتی کارەکەی خۆیان لە شوێنەکان لە ئۆفیسەکان لە ژوورەکان لە بەڕێوەبەرایەتەکان لە فەرمانگەکان ئامادە بن ئەمە یارمەتی چیەدا ئەمە یارمەتی ئەوادا تو پلانی وردەی بێتە یارمەتی ئەوادا کە پلانەکان لە ڕۆژەکەیان بە سەرکەوتووی ئەنجام بێ وان لێکات کە مەسەلەن هەمیشە هەست بە مرتاحی بکەی وان لێکات هەمیشە هەست بە ریلاکس مەسەلەن بە ڕیلیابێڵەتی مەسەلەن بە میزداقیەتێکی باش اعتیمادێکی باش لەسەر خۆت بێکەواتە بە شێوازێکی گشتی ئامادەبوون لە کارەکەت لە کاتی خۆیدا هەمیشە وا لێکات و کەسێکی جیاوازتر دەرکەوی لە کەسانی تر هەمیشە وا لێکات کەسێکی سەرکەوتووتر دەرکەوی لە کەسانێکی تر هەمیشە وا لێکات یعنی زیاتر باوەڕت بە خۆت هەبێت زیاتر وا لێکات مەسەلەن هەموو کارەکانت لە ڕۆژەکەیە بە سەرکەوتووی ئەنجام بێ بۆیە بەڕێزان قسەی من بۆ ئەم خاڵە ئەوەیە کە ئەگەر بوون بە خاوەنی کاری خۆتان ئەگەر بوون بە خاوەنی بزنسی خۆتان هەرگیز ئەو هەرگیز لە کاتی کارەکەی خۆتانە تاخیر مەبن یعنی ئەمە بکەن بە قاعیدە یعنی تۆ 5 دقە زووتر هەسە مەسەلەن بۆ محاضەراتە مەسەلەن بۆ کارتە مەسەلەن بۆ بزنستە مەسەلەن بۆ هەر شتێکتە لە ژیانی ڕۆژانەی خۆتە هەوڵ بە لە کاتی خۆیان ئامادە بە مەسەلەن تۆ تەماشا بکە بەڕێزان هەمیشە ئەو کەسانی کە بەیانیان زوو هەڵئەسن تەماشاکی کەسێکی چالاکترن لە ڕۆژەکەیە کەسێکن بە گوڕوتینی زیاتر و حەماسێکی زیاتریان هەیە بۆ کارەکەیان بەڵام ئەو کەسانی کە تاخیرە بن ئەو کەسانی کە مەسەلەن لە کارەکانیانە لە کاتی خۆیان پێی ناگەن پێ ڕاناگەن کەسێکی خەواڵ و هەمیشە کەسێکی ناسەرکەوتوو ناچالاک لە ڕۆژەکەیە بەڕێزان یعنی یەک شتێکی ترەیە کە ئەویش ئەوەیە کە کەسانێک کە بەیانیان زوو هەڵەسن یاخود بۆ مەبەستمان بەیانی زوو ئەوەیە ینی زۆربەی زۆری کارەکان لە وڵاتی ئێمە نەک لە وڵاتی ئێمە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا لە بەیانیەوە دەست پێەکە لە کاتژمێر 8ەوە دەست پێەکە لە هەندێک وڵات لە 7ەوە دەست پێەکە لە هەندێک وڵاتی تر لە 6ەوە دەست پێەکە ڕاستە ئێستا مەسەلەن ساعەتەکانی کارکردن لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا بۆ بێ 24 کاتژمێر مەسەلەن شەفتات هەیە شەفتی بەیانی ئێوارە و شەوانی شەیە بەڵام بە شێوازێکی گشتی سەرەتای دەوام لە بەیانیانەوە دەست پێەکات بەڕێزان ینی مەبەستمان لەوەیە ینی هەمیشە ئەگەر تۆ بەیانیان زوو هەسای یاخود لە کاتی خۆیدا گەیشتی ئامادە بووی بۆی بگەی بە کارەکەی خۆت هەمیشە کەسێکی سەرکەوتووی ئەمە بکەن بە قاعیدەی ژیانی خۆتان دڵنیام لەوەی کە سەرکەوتووە بن بەڕێزان زۆربەی زۆری ئەوروپیەکان یاخود زۆربەی زۆری کوردیش تا ڕادێکاتوتە ناو هەرێمی کوردستانی شەوە ئێستا تەماشاکەی مەسەلەن بەیانیان زوو هەڵئەسێت وەرزش ئەکا مەسەلەن بەیانیان زوو هەڵئەسێت مەسەلەن لە ڕاستیە ئاوێکی باش مەلەوانێکی باش ئەکات تەماشاکەی دوای وەرزشکردن طبعاً پاسکی سواری ئەکات یاخۆ ڕاکردن ئەکات لە پارکەکانە لە شوێنە گشتەکانە تەماشاکەی ئەمە بۆ چییە ئەمە بۆ ئەوەیە کە چالاکی زیاتر بێت و پاشان چی بێ avoid leaves from work یعنی وا لێکات دوور نەکەوی لە کارەکەتەوە بەردەوام پەیوەست بی بۆ کاری خۆتەوە خەڵکی ترمانەیە کە ئەویش develops the habit of assigning an organization ئەمەش ئەبێتە هۆی چی it helps you plan things better and keep on a notepad and pen handy do not clutter your desktop you will waste half of your time searching team بەڕێزان طبعا هەمیشە گەشەپێدانی خەونەکانت و گەشەپێدانی خولیاکانت لە کارەکەتە وا لێکات مەسەلەن مەبەستمان چێ لە گەشەپێدانی خەونەکانت ینی منطقی نییە ئینسان خاوەن بزنسێک بێت منطقی نییە ئینسان لە دامەزراوەیەکە کار بکات ئینسان مەسەلەن لە حکومەتا بێت یاخود لە هەر شوێنێکا بێت خەونی گەورەبوونی خۆی نەیاد یاخود خەونی گەورەی نەبێت بۆ ئەوەی کە
زیاتر پێ بگات و زیاتر سەرکەوتوی خۆی پیشاندان. بەڕێزان لە ڕاستیە و حقیقەتیش ئەوەیە شەر نییە کە تۆ لە دامەزراوەیەکا بیر لەوە بکەیتەوە ببی بەڕێوەبەر یاخود بیر لەوە بکەیتەوە ببی بە مدیر بڵێ ئیتر تەواو من گەیشتم بە خەونەکەم. نەخێر، مەبەستمان لە گەشەپێدانی خەونەکەت چییە؟ گەشەپێدانی خەونەکەت بریتیە لەوەی کە تۆ تا چەند خۆت گەورە ئەکەی لەو مەجالەیە. تەماشا بکەن بەڕێزان، یعنی بەر کەسی سەرکەوتوو و سەرکردە یاخود کەسانێک کە بەپی نەزەریاتی نوێ کە لە دوای ئەمە باز لە سەرکردە و بۆس ئەەکەین لە دوای ئەم محازەراتانەوە، بەڕێزان بریتی نییە لەو کەسانی کە مثلا ئەبن بە بەڕێوەبەر لە شوێنەکە یاخود ئەبن بە مدیر لە شوێنەکە. تۆ تەماشا بکە، یعنی زۆر جار ئەمە ئەم حاڵەتانە تەماشاکەی ئەگەڕێتەوە بۆ شێوازی واستە و واستەکردن و یاخود ئەگەڕێتەوە بۆ شێوازی جۆرێک لە بەرتیلدان و یاخود ئەگەڕێتەوە بۆ اینجا بۆیە باشترین حاڵەت مەبەستەکەت چێ؟ نەزەریاتی نوێی سەرکردەبوون یاخود نەزەریاتی نوێی تایم مەنەجمنت ئەڵێ چی بەپێی ئەو بە دوواداچوونەی کە کراوە پێمان ئەڵێت ئەوەیە کە کەسێک گەشە بە خەونەکەی خۆی بە گەشە بە زانستەکەی خۆی بە گەشە بە پلانەکەی خۆی بات بۆ شێوازەیە کە لە مەجالەکەی خۆیان زیاتر سەرکەوتوو بێ. مامۆستای شەر نییە تۆ بەڕێوەبەرێکی مەکتەب، خاوەن لە دامەزراوەیە کە کارەکەی شەر نییە تۆ بەسەرۆکی دامەزراوە کە بڵێ کە من نابم بەسەرۆکی تر دەوڵەمەند نابم یاخود من ئامانجەکەم لە ناوە چێ یاخود ناتوانم بگەم ببم بە سەرکردە. بە پێچەوانەوە خەونی گەورەبوون یاخود گەورەبوونی خەونەکانت ئەبێ خۆی لە چیا بینێتەوە، خۆی لەو مەجالایە بینێتەوە کە تۆ تیا سەرقاڵی، کە تۆ تیا پسپۆڕی تەیە، کە تۆ تیا مەسەلەن لێوەشاوی تێ. شەر نییە مەسەلەن کەسێک لەوەی کەسێک لە مەجالەکە لە مەجای فەرمانبەریە زیاتر سەرکەوتوو بێ وەک لەوەی کە لە مەجای سەرکردایەتی کردنا، لەوەیە کەسێک هەبێت لە مەجای مەسەلەن وانەوتنەوەیان سەرکەوتوو بێت وەک لەوەی کە کەسێکی ئیداری بێ. یعنی بەڕاستی پرۆسەسی ئیداری پرۆسەسێکی قورسە ناکرێ هەمومان خەونی ئەومان هەبێ ببین بە لیدەرشیپ یاخود خەونی ئەومان بێ بە سوپەرڤایزەر یاخود بە شتێک بە شێوازێک لە شێوازەکان. بۆیە خەونی گەورەبوون یاخود گەورەبوونی خەونەکانت بریتیە لەو پرۆفشناڵیتیی کە تۆ هەتا تیا زیاتر سەرقاڵبی و تیا زیاتر قوڵبیتەوە بۆی کە زیاتر سەرکەوتوبی لە مەجالەکەی خۆتە. کەواتە ئەمە یارمەتیت چیەدا؟ ئەت هێڵپس یو پلان تینگز بێتە، یارمەتی پلانەکان دەدا بۆی کە زیاتر سەرکەوتوبی. مەسەلەن بەرەزان تۆ ئەگەر مامۆستایەک بیت تەماشاکە ئەبێت زۆر قاڵەوبی لە مەجالەکەی خۆتە بۆ ئەوەی کە چی بکەیت، بۆ ئەوەی کە پلانەکانە زیاتر بێ، احتیمالە تۆ زیاتر بخوێنی لەسەری و احتیمالە شاهادەی زیاتر بێنی و احتیمالە زیاتر بەشداری خولو کۆنفرانس و وەرکشۆپەکان بکەیت، زیاتر پانەڵەکان بگریتە دەست و احتیمالە زیاتر پرۆگرام و بەرنامەی جیاوازتر بێت لەو مەجالەیە. بۆیە بە شێوازێکی گشتی گەورەبوونی خەونەکان یارمەتیت ئەیات بۆ ئەوەی کە پلانی باشتر هەبێت بۆ ژیانی خۆت و پاشان keep a notepad and pen handy. ئەمە یعنی ئەبێ هەمیشە ئینسان ئەبێ هەمیشە تۆ ئەو خەونە یاخود ئەو ئامانجی کە تۆ هەتا ئەبێ هەمیشە بیپارێزی و ئەمە بەچی ئەبێت هەمیشە پلانت هەبێ. پلانیش بەچێکرێ لە ڕاستیا بە قەڵەم و وەرەقاکرێ ئەبێ بیکیتە نووسین. مەسەلەن بەڕێزان ئەگەر بیرتان بێوتمان لە سەرەتای ڕۆژەکەتا تۆ ئەبێ پلانێک دەبێت، ئەبێ لیستێک دەبێت بۆ ئەوەی کە تو دو لیست ئەگەر بیرتان بێت ئەبێ لیستێک دەبێت ساعات ئەوەنە بۆ ئەوەنە ئەواکەم، ساعات ئەوەنە بۆ ئەوەنە ئەواکەم، ساعات ئەوەنە بۆ ئەوەنە ئەواکەم. بۆیە خەونەکانیشت ئەبێ بەو شێوازە دیاری بکەی. ئەبێ مەسەلەن قەڵەم وەرەقەیەک یاخود ئەو قەڵەمەی کە زۆر جار لە دەستمانە لە کارەکانمانە ئەبێت تو دیاری بکەی لەم ڕۆژەیە ئەگەم بەم ئامانجەم، لەم ڕۆژەیە ئەگەم بەم ئامانجەم، لە ساڵی یەکەمە ئەمە بەدەستێنم، لە ساڵی دووەمە ئەمە بەدەستێنم، تا 5 ساڵی تر ئەمە بەدەستێنم. بۆیە کەسانی سەرکەوتوو پلانی چی دارن؟ پلانی چەندین ساڵدانن. نەک مەسەلەن زۆر کەسمانەیە بەڕێزان من هەمیشە ئەڵێم لە هەرێمی کوردستانە بۆیە زۆر جار گەنجەکانمان تەماشاکەی بە خەونەکانیان ناگەن، زۆر جار گەنجەکانمان یاخود خەونیان نییە بە شێوازێکی گشتی هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە؟ هۆکارەکەی بۆیە ئەوها گەڕێتەوە کە پلانی درێژخایانی نییە، هۆکارەکەی بۆ ئەوها گەڕێتەوە کە مەسەڵەن خاوەن استراتیژێکی ئاشکرا و بەپێی ئەو توانای خۆی کە توانای هەیە داینەناوە. تەماشاکەی بەڕێزان باشترین شت بۆ تۆ ئەو چییە؟ بۆ ئەوەیە کە تۆ لە چوارچێوەی توانا و ئیمکانیەتی خۆت لە ڕووی مادی و معنەویە و پاشان بەپێی ئەو خەون بەپێی ئەو ئیمکانەتی خۆت کە لە ڕووی معنەوی و جستەیی و ئامادەی ئەبێت تۆ پلان و خەونت دابنی کە ئەمەش بە چی دێتەتی؟
بەوەش کە بیکەیتە نووسرا و لە بەردەستی خۆتا دایمی و پاشان دۆنۆت کڵۆتە یۆر دیسکتۆپ پاشان ناکرێت مەسەلا ئەو پلانانی کە تۆ دادناوە مەسەڵەن لە پڕەکە لە دیسکتۆپەکەت نەمێنێ یا خوشتێکی لەو بابەتە you will waste half of your time searching team ئەگەر تۆ مەسەڵەن دیسکتۆپەکە لە ناوبەر یاخود ئەگەر تۆ مەسەڵەن ئەو وەرقەی کە تۆ ئامادەت کردو ئەو استراتیژەی طبعاً باز لە استراتیژێکی بەڕێزان چۆن باز لە کۆمپیوتەرەکەین تۆ هەموو شتێک لەم ڕۆژیا وای لاتوە ئەبێت لە کۆمپیوتەر یاخود لە ئامێریکی زیرەک مۆبایلە لە هەر شتێک هەیە ئەبێت تۆ لەم حاڵەتانەیە ئامادەی بکەی مەسەڵەن بە شێوازێکی گشتی ئەگەر تۆ پلانەکەت خستە سەر